وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساف و سەلامەت بن. ئەلبەتە بەهۆی ئەوەی کە خەریکی کاری ڕۆژانە بووین و سەر قاڵبووین تا حدودێک لە ئەوزاو ئەحواڵە سیاسی کەم و کورد دوور کەوتبووینەوە. ئەمما هەروە کە ئێمە تەحلیلمان کرد و بەڕەسیمان کرد ئەوەی کە عێراق ناگەڕێتەوە دەورانە پێش لە داخستنە پارلەمان و تەکلیفە حکوومەتێکی لاوازی بێدەسەڵات لە عێراقا بەرەو گۆڕان ئەڕوات و تاریخی تەواو بوو مسۆگەر بوو و بۆ ئێوە دەرکەوت. ئێمە ئەمڕۆ شاهدە چەندین خەبەر بووین. یەکێک لە خەبەرەکان ئەوە بوو کە مەرجەعیەتە شیعیە حائری خۆی لە مەرجەعیەت عەزل کردگە و دوای ئەم خەبەرە ئاغای موقتدا سەدر ئیعلامی کرد کە دەستی لە کارە سیاسی کێشاندەگەسەوە. بەغۆمغۆی ئەوە کریا کە ئایەتوڵڵا حائری ئیعلامی کردگە کە مقلدانە ئەو ئێشێ لە عەلیە خامنەئی تەقلید بکەن و نەقڵ کریا کە ئەکسەریەت شیعەیانە سەر بە موقتدا سەدر پەیرەوە یا مقلدە ئایەتوڵڵا حائری. ئەلبەتە سەدر بەم حرەکەتەی کە کردی زاهرەن وتی کە ئەکسەریەتە مردمە شیعەیە عێراق مقلدە ئاغای حائری نین و شاید ئەکسەریەت مقلدە سیستانی بن یا خانەوادەی خودە سەدر. و مەرجەعیەت تەشەیوع نەجەف ئەرجەحیەتی هەست بەسەرە مەرجەعیەت تەشەیوع قومە. خۆب ئەمە کردنەوەی کەلەکە با ئێمە بەڕەسیە ئەم وەزعیەتە بکەین کە کەوتینە ناوی بە تایبەتی یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، بە تایبەتی ئەوانەی کە خۆیان بە ساحیبانە ئەم سەرزەمین ئەزانن، ئەوانەی وا لە ناوە ئەم کۆمەلگا ئەژین و چۆنیەتی هەڵس و کەوت و گۆڕانە کەش و هەواکەی لەسەر ژیان ئەوان تەئسیر دانێت. ئەوانەی کە گەرێکیانە مێژوو ساز بن دەبێ بزانن تەحلیلی دروستکەن و حرەکەت دروستکەن. هەروەکو ئێمە وتمان کە پارتی و یەکێتی و ئەحزاب منتەسەبە بە کورد دوچارە مەرگە سیاسی بوون و پارتی و یەکێتی بە عنوانە کڵەب لیمەتەکانە لە پێشەوەی حیزببازی و کوردبازیە دەمەقۆپانی و زوانی ئەکسپایر بوون، تەواو بوون و دەورانە سەرماقولات لێدان و تەقلە لێدانیان تەواو بوو. ئەوان لە چوارچێوەیە دەوڵەتە عێراقیە مەعنا و مەفهومیان هەست و دەوڵەتە عێراقی ئەگەر نەمێنێت ئەوان نەئیدەیان هەست نەمەتنە کوردانەیان هەست بۆ ئیعلامکردنە هیچ دەوڵەتێ و هیچ مردمێکیشیان لە پشتەوە نییە. ئێمە هەڵگەڕیانەوە لە جەریاناتە تەحلیلەکانە وتمان فەرق ناکات کێ ئەبێت بە شەخصە شمارە یەکە عێراق یا قدرەتە شمارە یەکە عێراق، چه خەزعەلی بێ، چه عەیاد عەلاوی بێ، چه حەیدەر العیبادی بێ، چه موقتدا سەدر بێ، چه نووری مالکی بێ، ئەمانە چێهرەگەلێکن دوای 2003 لە ساحەی سیاسیە عێراقا ناسریان. مهم سەری ئەوەسە کە ئەوزاع عێراق ناڕواتە بەرەو و شتێک بەناو دەستور لە عێراقا زەرفیەتە حلکردنە مشکڵاتە عێراقی نییە، بەڵکو دەستور خۆی عاملە مشکڵە لە عێراقا یا کۆرپۆرێشنە یەهودە عێراقی. هەروە زەرفیەتە قانونیشی نییە. بزانن ئێشێ ئەگەر هەڵە نەبم لە قانونە عێراقا وەکو تەمامە قانونە ئەم دەوڵەت میلەتانە شتێک هەبێت بەناوە وەزعیەتە ئەستراری state of exception کە ڕیاسەتە جمهور ئەتوانێت تعلیقە قانون بکات وەکو چۆن ئەو وەختەی ئۆردۆغان لە کاتە کودتاکا کردی قانون ڕاوەسێنێت و خۆی لەسەرەوەی قانون بڕیارەدا و لە ئێمە دیمان بەرهەم ساڵح دەرچوو بۆ چوون لە عێراقا نە موسسات کارەکە نە قانون کارەکە و نە دەستور زەرفێتی هەست. عێراق لە کڵاپسە سیاسی و لە بۆمبەستە سیاسیا بوو.
لە ئینسداد سیاسیا بوو. گشتی ئەمانە ئاماژەیان پێکرد هەم بەوانەی حکوومەتە هەرێم و بە ئاغایانە پارتی و ئاغایانە یەکێتی بە دانووسان و گفتوگۆکردن نەمایشێکیشیاندا بەهادی ئامری و تین و ئەچین و لە پشتە پەردە گفتوگۆ ئەەکەین، چون نەزەرفیەتە حەل لە دەستورا بوو، نە قانون قدرتە ئیجرایی بوو کە بتوانێ حەلیکە. ئەم وەزعیەتە ئینسدادە، ئەم دومەڵە چرکینە، ئەم غودەیە تەشەنوچکردگە تەقینەوەی گەرەک بوو. و ئەمەی کە ئاغای مقتەدا سەدر ئەعلامی کردگەکە لە دەست لە کارە سیاسی ئەکێشێت چ شەڕێکە. پێشتر با ئێمە وا بیخوێنینەوە. فرە کەسێ باوەڕی هەست کە کەسێ وا لە پشتیە. ئەوەڵەن لە قیاسەتەکە شێعەگەریە و دخاڵەتە ئێران بۆ خاترە وەزنە شێعەیە کە هەسی وەزنە ئێران لە عێراقا هین شێعەگەریە. سەدام حوسێنێک نەماگە کە هیکە لە عروبە بێت تا تەشەیوع ئیحساس مەزڵومیەت بکات. سەدام حوسێن لەبین چووکە تەشەیوعێک کە هیچ وەخت لە ناوە وڵاتانە عەرەبیە سکولارە فرقەگەرایی نەبوو بە فرقەگەرایی ورودی کرد و بەناوە فرقە دەسی بەدەسەڵات گەی و بەناوە فرقە نەخست وەزیری و ئیدارەکردنی عێراقی بۆ خۆی موسۆگەر کرد و تحت ناوە حکوومەتە تەوائفی قەبائیلی ئیجماعی فەسادی پۆستە ئیجرائیە نەخست وەزیری کەوتە دەستیان و پۆستگەرە باڵا. ئیتر ئەو دەورانە تێپەڕی کە ئەمانە ڕەجولە سیاسیان نەوێت، گەورەی سیاسیان نەوێت و نەتوانێ بڕاتە بەرەوە. و ئەمما مەسئلەیە تەشەیوع مەرجعیەتە شیعە لە نەجەف و زۆردارە نە لە قۆم. عێراق سەرزەمین و مقدسە شیعەیانە نە ئێران. تەمام ئەوانەی وا لە ژێرە ناوە تەشەیوع و ئێرانیەت تەوهینیان بە دینە ئیسلامە کرد، تەوهینیان بە مەکە و مەدینە ئەکرد، بەڵام هیچ کام لەمانە بە چەپە چەپە کۆمونیستیان و تا ئەیتەیستیان و تا زەدە ئیسلامیان و هیچ تەوهینێکیان نە بە کەربەلا ئەکرد نە بە نەجەف ئەکرد. قوتبە کەربەلا و نەجەفیش وا لە دەسە شیعەیانە عێراق. بابین بزانین کە دوو بشاردە هەست. یا ئاغای مقتەدا سەدر ئینسانە ئەحمەقێکە هەروە کە ئەیژن و ئینسانێکی ساتیە و ناتوانی لەسەری حسابکەی، یا ئەو کەسانەی کە مشاورە ئاغای مقتەدا سەدرن بسیار ئینسانگەلە سەیاسێکن و ئینسانگەلە سیاسیەکن و ئینسانگەلێ مهمێکن. ئەم حرەکەتەی ئاغای مقتەدا سەدر کردی دروستەرین حرەکەت بوو کە عێراق لە قەیران بێرێتە دەرەوە و عێراقی لە قەیران هاوردە دەرەوە. بەڵام چۆنی هاوردە دەرەوە؟ ئەوەڵەن ئاغای مقتەدا سەدر احتیاجی بوو بە ڕەحبەریەتە تەمامیەتە مەردمە عێراق، نەفەقەت شیعەیان. ئەمە نوکتەی ئەوڵ بۆ خاتری ئەمە دەبوایە هەیکەلە تەیارە سەدری سەر بەوەڕیایە، قوربانی بکریایە. دوو، ئاغای مقتەدا سەدر بە عینوانە ڕەحبەر نەئەبوایە لە عێراقێکە کە زاهرن دەوڵەتێکی هەست، ئیدعا ئەکەن دموکراسی هەست و مؤسساتی هەست و پلۆرالیزمی واتیات، ئەو باعثە ئاشوب و خوێنڕێژی بووگە و ئەو فەرمانی داگە. دەرنەتیجە ئاغای مقتەدا سەدر تۆرانێکی سیاسی ئەکات، ئەوەی عاقڵ بێژێ هەر کەسێک کەسە حرفێکی بەسە، ئەوەی پەیڕەو بێت، ئەوەی لەگەڵ مقتەدا سەدر بێت، ئیشارەتێک ئەو تێ ئەگەێنێت. ئەمە تۆرانە سیاسیە. بەجێ ئەوەی فەرمان بدا خەڵک بێتە خیابان و ئینقلاب بکات، ئەتۆری و دەست لە کارەش کشێتەوە. ئەو خۆی پێ ئیدارە کرێ، خەڵکەکەی خۆ پێ ئیدارە ناکرێ. لەگرا چه ئەتفاقەیەک کەفێ، لەگرا ئەو چەند ملیۆنەی کە تەرەفدارم ئاغانم محەک ئەخوەن. شاید ئەگەر دوێ کەم ئاغا فەرمانی بدایە بێن بڕۆن مؤسسات بگرن، قاچیان شل بوایە، چوار نەفەریان بکوژیایە، بەڵام ئەو قیامەی کە خۆیان ئەیکەن خۆیشان لە پای ئەوێسن. لەزا ئیستە تۆپ وا لە ساحەی
مردمە واغای مقتدا سەدر تۆپی خستە ساحەی مردم و سیاسیونە عێراقیش ئیستە وێسیاگن لە بەرامبەر مردم نە لە بەرامبەرە تەیارە سەدریا هەشتو شعبی ئمڕۆ وەختێ گەلەنگەدنە ئەسلحەکە یەکێشێ میلە ئەسلحە تێرێتەوە لە خیابانە بەرامبەر بە خەڵکە پابرسیە شارەکە سەدر پاپەتیە شارەکە سەدر بەرامبەر بە ملەتە عێراق ئەسلحەکێشێ لەم بازیە سیاسیە گشتیان دۆڕاندیان بە پەلەپەل استقباڵیان کرد و وتیان ناوێ بتۆرێت و کار قەشەنگێکی کرد بەڵام لەگەڵ تەقینەوەی خیاباناکە ڕوبەڕووبوون ئیستە ئەفەهمن لەگەڵ کیا تەرەفن تەرەفەکان ئاغای مقتەدا سەدر وانە جێگەی ئیتتیهامە ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەرە قیامە خەڵکە تووڕە خەڵکە پێپەتی خەڵکە برسی خەڵکە مەحرومە عێراق خەڵکە بێ خەدەماتە عێراق خەڵکە غەرقە لە فەسادە سەکتگەر و فرقەگەلە حکوومەتی و حاکمیەتی ئیستا سکت و فرقەکان کە تادوێکە لە ژێرەناوە تەشەیوع و عێراق و قانونە دەمیان خستووە دەمارە ئەم مردمە ئمڕۆ دەستیان ئەخوێنیان مستەقیم ئەخەن واغای مقتدا سەدر پای لە بازیەکە زاهرەن بە سوورەتە زاهری کێشاکە سەدر و حەج کەسێ ناتوانێ مقتدا سەدر محکوومکە ئەگەر ئەم قیامە بەردەوام بێ ئەگەر مردم بەردەوام بن و بەری نەدەن کەواتە ئاخیزە کوردەوارە سەربەخۆی ژێت کە ئەم حرەکەتە حرەکەتێکی سیاسیە حتا ئەگەر ئینسانە شێتی کرد بێتی و حرەکەتێکی بسیار دروستە چون کڵاپسە عێراقی کردەوە تەواو یەخە عێراق و سەهۆڵە عێراق تواوە ئێستا مردمە و مابەقیێ هەیکەلە فاسدە حکوومەتە عێراقی با بکەونە ڕەشەکوژی لە مردم جا ئەو وەختە ئەمە تەقازای مردمە ئەمە سیاسەتە ئەمرۆ عاسە بەڕواڵەتە عەلی بن ئەبی تالب تێتە دەرەوە ئەمە عەلی بن ئەبی تالبە تەرکیبەتە کە ئەمرۆ عاسە ئەمە داستانە سەفەینە بەڵام ئەم دەفعە ئەمرۆ عاس و عەلی بن ئەبی تالب تەکە یەکتیا قاتی بووبن تۆریاگە تا خەڵکە کوفە بڕوا بەیعەتی تەکا بکە بڕواتە شوێنی بێرێتی پس حرەکەتێکی بسیار دروستە سیاسیە و یەخە عێراقی تواندەوە ئێستا بازیەکە بازیە مردم و فاسدینە بەرامبەر مقتەدا سەدر بوو ئەمە بۆ ئێمە یەکۆر چە اتفاقێکەکە فێ چ مقتەدا سەدر بیواتۆ با بە شۆخیەک و نوکتەیەکی ئەوامە کۆنە خەڵکی دەست پێ بکەمێەوە خۆتان نەزانن خەڵکە ئەوام لەسەر شەقام و کۆڵان تۆزی ڕوت قسەکە چون ئێمەی کورد هیچ وەخت بە پەردەوە قسەمان نەکردەگەوە بێ پەردە قسەمان کردەگە نەقڵ بوویان وت مەڵا نەسرەدین لە جێگەیە کاتێ ئەپەڕێت ئەبینێ دوو ژن خەریکن تەکە یەکتریا شەڕەکەن کە مەلا نەسرەدینیان چاوپێکە و دوتیان مەلا نەسرەدین کەینە حەکەممان وتیان مەلا تۆ هەر کاممان کەوتە ژێر حەقی جووتبوونت هەست لەگەڵیە تەماشایان کرد چی مەلا نەسرەدین دەستی برد و دوو خوێنەکەی ئەنجنەکەی دەرهاورد لە شەرواڵەکەی و خەریکەی کاتۆ وتیانەوە چیەکەی مەلا وتی بالئەخەرە یەکێکتان ئەنێتە ژێر فەرقێ ناکا نووری مالکی بێت هادی عامری بێت یا مقتەدا سەدر بێت ببێ بە قودرەت لە بەغا فەرقەکە ئەوەسەکە حکوومەتە هەرێم هەیکەلە سیاسی مرد دەورانە حکوومەتە زەعیف دەورانە حکوومەتە فدراڵی لە عێراق تەواو ئەمە سەرەتای توانەوە و نابودیە حکوومەتە هەرێمە بە شێوەیە ئاشکارە و ئەمما ڕوو لە خەڵکە کوردەوار خوو لە یارانە کوردەوارە
سربەخۆ ئەوەی لە بەغداد بەرەو سلێمانی و دهۆک و زاخۆتێت تانکە ئەبرامز نییە بابزانن ئەوە گڕە شەقامەکانە بەغاستێت ئینقلابیگەریە مردمە عێراقەتێت و ئەمە خەتەرناکە چون ئەو وەختێک گڕە ئاگرە بەغا بێت ڕەهبەرەکەیشی موقتەدا سەدرە دەرنەتیجە احتیاجی نییە کە هێزە موقتەدا سەدر یا ئینقلابیونە بەغا بۆ فەتحە سلێمانی بێن ئەبوابە سلێمانی بەڕووی هێزە ڕزگار کەرە مردمە ئینقلابیا کریاگەسە و ئەمە خەتەرناکترین زەهرێکە لە مردمە بێسەرە ئێمە و ئێوە نەتان هێش دەنگە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە پان تا یا بڕوات تا ئەمڕۆ خەڵکە کوردەوار هەمووی مسلح بێ بە مەتنە کوردیەتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چون ئینقلابی لە بەرامبەر ئینقلابی ئاوێسێت دەستگاهە تەشەیوع بە ئینقلابی کریاگە لەلایەنە شەریعەتیوە مەتنە کوردیەتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕۆڵەی ئینقلابی کوردی لە بەرامبەریا ئەتوانێ بوێسێت ئەگەر گەرەکتانە ماجەرای پارەدایم شیفتە 57 ئێران تکرار نەوێتەوە تا ئەمسالە ئەحمەی مفتیزا و ئەمسالە شێعێزەدین و قاسملوو بنەماڵەی مهتەدیتان بۆ پەیدا نەبێت تا بعدەن مەشغوڵی کەن ئەوەی بەغا پاڵباتەوە ئەمانیش بە عنوانە نیروگەلە ئینقلابیە منتەسەبە بە قیامە بەغداد لە خزمەتی ئەوانە بن و بعدەن خوێنە تەکتەکتان کرێتە ناو شیشە ئەمە مەتنە ئینقلابی ئاخێزە کوردەوارە سەربەخۆز لە جارنامەی ئەرتەشە کوردانە ئیعلاممان کرد و ئەمە حکمە لە پای هەر ئینسانێکی کوردیە دەبێت مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەدەستە خەڵکی بگات هەر کەسێک نەفەرێک بیت لەم ئەرتەشە و با بزانن بەر لە تانکە ئەبرامز گەڕە شەقامەکانە بەغا و بەسرە بەرەو سلێمانی تێت و ساحێبە ئەوە دەبێت بکرێت بە ئینقلابی و نەبەغا تا ئێمە لە مەقولەی ئینقلابی شاسابتمان کردبێت ئەم نابودیەی کە لێمان کریا لەلایەنە ئەم حیزبگەل و مؤسسات و کۆرپۆرێشن گەلە وای نەژێرە چەترە خەڵکە پێشڕە و ئاوەنگارد و ئینقلابیە بەغا و بەسرا دەسوورەتێکەوە نییە دەنگە ئاخێز کپۆ مەکەنەوە بە فەسادە خۆتان ژن و مناڵتان بە فەساد مەکێشێنن شەرمەزار تاریخ مەون بێبەر و دوایینە ساتێک لەحزەیەک وەکو قارەمان بنوارنە خۆتان تا کەی وەکو سەخیفە لە مەیدان دەرچووک سەیرە خۆتان ئەکەن وەکو سەغیرە بێ ئەقڵە بێبەر و دوای بێ شەخسیەت تەماشای خۆتان ئەکەن گەڵم با مەتنە ئاخێز ئەم سەرزەمینە بتەنێتەوە تا ئەم کوردە بزانێ جەهانە کوردی چه شەکلیە تا ڕۆڵەی کوردی و ئینسانە کوردی بێت بنەمای هەرچی فەسادە لە بن دەری بێنێت تا ئەو بێت بە مەتنی کوردیەتیوە نەوید بەخشی ئازادی ئینسانەکان بێت لە جەهانە کوردیە گڕە شەقامە بەغا کە بە ئینقلاب و بێت فقط ئینقلابیە ئاخێزە کوردی ئەتوانێ بەرامبەری بوێسێت وەگەرنە وشک و تەڕ مردمە ئێمەی تێ ئەوەن و ئاغایانە منتەسەبە بە پارتی و یەکێتی ئاغایانە مەعاشخۆرە لە ژێرە پارتی و یەکێتی مەونە دۆڕاوەکەی مەیدان بنەماڵەیە بارزانی و تاڵەبانی کەوچکەکە خواردگیسێ بنە مەنجەڵەکە ئاخری نۆکی واتیە باشە کە ئیمکاناتتان تەسلیمە ڕۆڵەگەڵە ئینقلابیکەن باشە بێڵن کە ڕەجولانە سیاسی و ڕەهبەرانە واقعی ڕەهبەریەتە قیامە ئەم خەڵکە بکەن بەردمەخەنە بەرە پێی مردم ڕەسوای تاریخە خۆتان مەکەن
شەرمەزار تاریخ خۆتان مەکەن بەسە دزی بوو کردتان پوڕ بوو خواردتان ئەوەی حەسرەتتان بوو پێی گەیین و کردتان بەسە بەوە ناژیت وا سەدام حسێنیان لە کولەکە هاوردە دەرەوە بەوە ناژیت وا قەزافیان لە بۆری زێرابەکە هاوردە دەرەوە خۆشە ئینسان عاقڵ بێ تەحلیلت دروست حرەکەتت دروست لە تۆ دروستەکە تەحلیل ئێمە دروستە ئێمە خۆمان واقعین و تەحلیلەکانمان واقعیە قدرەتە ئەم سەرزەمینە لە ئان مردمانە ئەم سەرزەمینەسە واخێزە کوردەوارە سەربەخۆ ئەبزار و کەرەستەی دەستە ئەم مردمەسە کە بە قدرەت و بە دەستەڵاتە خۆی بکات یارانە ئاخێز گڕە کەلامیان شقامەکان ئەم سەرزەمینت دەبێ ئاگر بدات مسلح بن بە ئەندێشە ئینقلابی بە کەلامە ئینقلابی بە هەڵسو کەوتە ئینقلابی و پاشان بە مەچەکە ئینقلابی هەروە کە دەستتان پڕچەک ئەکەن گڕە زمانتان بۆنە سەرەوە و ئاگرە عێراق خەریکە تێت ئەمە لەشکر نییە ئەمە ئینقلابێکەوە ئەوەن سادری ئەکەن و ئێوە ئەکەنن نەوچەی ئەو ئینقلابە تا بە دەستە خۆتان کاولتان کەن مستەئسەل بووگین لە فەساد و لە بێهومێدی و بێئاسۆیی مستەئسەل بووگین لە کار نەکردن خۆمان مستەئسەل بووگین مەندوو بووگین بە ئیستیسال گەیگین لە فەسادێکە لە دەروونمانیان خستەگان ئەم دیبەیتانە یاخێز ئەمێنێتەوە بۆ ئارشیف ساڵانی تر لێ ئەدرێتەوە تکرار ئەکرێتەوە تکرار ئەکرێتەوە نەمبیست و نەمزانی و وە بەرگوێم نەکەوت و سەرم شلووخ بوو گوناحی وا لە پای خوەت هەروە کە وتمان هەرچی من ماچوو خەتمە کەلامن هەرچی ئێمە وتمان خەتمە کەلامە هەرواسە ئاغایانە پارتی و یەکێتی تووشم مەرگە سیاسی بووبن تووشم مەرگە سیاسی بووبن تووشم مەرگە سیاسی بووبن ئەمە قبوڵکەن لە ئاخرین لەحزەوە تەوبەیەکی نەسوهی بکەن بابدەن و ئینسان ئەتوانێت بگۆڕێت شەڕە بەغا بە ئێوە ناکرێت شەڕە بەغا بە ئێمە ئەکرێ بە ڕۆڵەی ئینقلابی ئەکرێت ئینقلابی واقعی لە بەرامبەر ئینقلابیە تەزویر مستەئسەلا ئەتوانێ بوێسێت لای ئێوە خۆش